پێویستە زیادەڕەوی نەمێنێت زیادەڕەوی بەردەوام بێ کێشەکان گەورەترە بێت هەندێک کێشە دروست بوو لە گەڕەکانەی کە زیادەڕەوی کراوەتە سەر چەمەکان ئێمە لە هەموو کاتێکە لە هەموو مناسبەیەکە ئەو باساکەین زیادەڕەویەکان دەبێ هەڵبگیرێ و دەبێ نەمێنێ و زیادەڕەوی مەکەنە سەر شیوەکان و چەمەکان ئەمە کێشە دروستەکە ئەوەی لێرە دروست بووە ئەو چەمەی کە دێت ئاوی گەڕەکی شۆرا و ڕەحیماوە و ئەڵماس و گەڕێکی فەیلق کوردستان و چۆپیجە هەمووی بەم شیوە دێتە خوارەوە لێرە قەنتەرەیەک دروست بووە قەنتەرەکە دیارە دوو ئیش تێکەڵ بووەتە یەکە ئیشی بۆڕی ئاو هەیە لێرە و قەنتەرەیەکیش هەیە تەواو نەکراوە کێشەی تەکنیکی هەیە ئینشاڵڵا لە سبەینەوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئێرە دروستە بێت. کەواتە لاینێکی ئاوی سەرەکی کەرکووک مەترسی لەسەر هەیە؟ نەخێر یعنی ئەوەی بینن دوو لاینی ئاو سەرەکی کەرکووگە بەرەیە ڕەتە بێ بەڵام هیچ مەترسی لەسەریان نییە حیمایەکی تەواوی بۆ کراوە ئەوەی هەیە کێشەی ڕێڕەوی ئەو ئاوە گیراوە ئێمە بەس ئەو کێشەیە چارەسەرەکەین و تر ئاو مشکلەی نییە. بەدەستی ئەو بەرە بەدەستی کۆمپانیای نەوتی باکوور بە هەمان شێ ئاوێکی زۆر بەرزەوە کارەکەی ئەوە چییە؟ ئەوە وەکوتم ئەو چەمی نەوتی پێڵێن وادی نەفتی پێڵێن ئەو چەمە و ئاوەی کە لەو گەڕەکانی کە باسم کردەوە ئاوە دێنێت دیارە لەو دیۆی سیاجەکە پۆینتێکی حراسە دروست بووە ڕێڕەوی ئاوەکەیان پڕ کردوێتەوە ئەوە سەبەبی ئەوەیە کە ئاوەکە بەرزە بێتەوە دێتە بانجادەکە ئێمە ئەو ڕێڕەوەی ئێستاکە بە حەفارە هەمووی پاکەینەوە ئەگەینینە ئەو پۆینتەی ئەو دی و کە ئاوەکە تەسریفە بێ و لێرەوە ئەڕواتە خوارەوە. شۆرانەی کە زیادە ڕۆیەوە بەم دوایانە دروست کراوە هیچ خوێندنەوەک تابوو کردو نزیکەی چێنێکی پێویستە بۆی مەجاری باشتری بۆ دروست بکرێت و فراوانتر بکرێت؟ بە حەقەت زیادەڕەوی کێشەیە یعنی کە زیادەڕەوی ئەکرێ و بەبێ ئەوەی دیراسە بکرێ بۆ چارەسەرکردنی چەمەکان کێشەیەکی قورس ئەرکێکی قورسە کاتە سەر حکوومەتە ینی تەوەقع بکە ئێستا ئێمە دوو شوێنی سەرەکیمانەیە لە شۆرا و کێشە دروستە بێ لەو دوو شوێنە دایمەن کە بارانێکی بەخڕ ببارێ ئەو دوو شوێنە بۆ چارەسەرکردنێکی بنەڕەتی ئێمە دیراسەمان کردووە 15 ملیار دیناری ئەوێ بۆی چارەسەر بکرێت پەنجا عەلیش بە هەمان شێوە نیایەتی حی عەسکەری هەمان شێوە یعنی هەموویمان چارەسەری ئەو کێشانە بەگشتی 47 ملیارە نردومانە بۆ وزارەتی پلاندانان چاوەڕێکین پارەی بە تەرخان بکرێ و چارەسەر بکرێت بەڵام ئەمە چارەسەرێکی بیداییە پێویستە زیادەڕەوی نەمێنێت زیادەڕەوی بەردەوام بێ کێشەکان گەورەترە بێت.